مەلا حەمید بۆمان دەگەڕێتەوە. لەو شۆربا و پڵاوم بۆ مامۆستا و خوێندکارەکانی ئەبرد کە دایکم دروستیە کرد. ئوستاد لە کاری ناخواردندا بەشەنانی هەریەک لە خوێندکارەکانی جیا کردەوە و دابەشیە کرد. بەڵام نانێکی کەمی بەخۆی دانا. منیش پێم وها بوو بەزەی بە منادێتەوە هەر بۆ یەک کەمێک بۆ خۆی دائنێت. وتم لە ماڵەوە گەنمێکی زۆرمان هەیەوە توانم بیهێنم و زۆری لێ بخۆین. ئوستاد بە زەردەخەنەوە وەڵامی دامەوە. براکەم من لەبەر کەمیان نەبوونی شتەکەوەها کەم ناخۆم. ئێوە گەدەی خۆتان بەچی تێگەشتون؟ گەدەی مرۆڤ 3 پشکی تێدایە. بە تەنها بەشێکی بۆ خواردن تەرخان کراوە. گەروەها نەکەن و بێ پێودانگێک پڕی بکەن وەک ئەوەیە 15 ڕانەمەڕ بە ئاخنیتە ئاخوڕێکەوە کە خۆی 5 ڕانەمەڕ زیاتر ناگرێت. ئوستاد لە ڕێگەی ئەم نمونەیەوە وانەیەکی تری فێرکردین.